دیارە لە دوای ئەوەی کە لە ساڵی 1940 تا 2012 جارنامەی جیهانی مافی مرۆڤ لە چوارچێوەی سی بەندا دەرچووە ئەوەی کە هەیە ئێستا تا چەند ئەم جارنامەیە لە دەقی یاسا و دەستوری عێراق و هەرێمی کوردستانە جێکراوەتەوە هەم جانبە قانونیەکەی هەم جانبە عملیەکەیشی ئەگەر بێت وەڵسەنگاندنیشی بۆ بکەین بە شێوەیەکی خێرا دەتوانین جارێکی تر بڵێینەوە ئەو قسەی کە چەند ساڵە دووبارەی دەکەینەوانەیە ئەوەیە کە ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانە بەداخەوە دەق و ناوەڕۆژی ئەو ڕێکەوتنامانەی کە تایبەتن بە مافەکانی مرۆڤ لە مافە مەدەنی و سیاسیەکان لە مافە ئابووری و کۆمەڵایەتی و کولتوریەکان تاوەکو ئێستا نەتوانراوە لایەنی کەمی ئەم مافانە جێبەجێ بکرێت بەڵکو بەردەوام ڕێژەی پێشەلکاریەکان لە ئازادی ڕادربڕین لە ڕەوشی ژیانی ئابووری و دابینکردنی هەلی کار و خۆشگوزەرانی بۆ تاکەکانی کۆمەڵ لەژێر مەترسیایە و بەردەوام ئەم ئامارە لە بەرزبوونەوەیە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانەوە بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکان بەدەم ئەو پێشەلکاریانەی کە ڕۆژانە ئەنجامەدرێت لەلایەن چ جیهەتی تەنفیزی بێوەکو دەسەڵاتی جێبەجێکردن چی دەسەڵاتەکانی یاسادانان و دادوەری بێت بەدەم چارەسەرکردنی و نایەن و ئەمەش وا ئەکات کە ئێمە وەکو چالاکوانان ئەوە بڵین کە ئەوانەی کە مادە و بڕگە و ناوەڕۆشی ڕێکەوتنامە و جارنامەکانن کە تایبەتن بۆ مافی مرۆڤ هاتوون و بۆ پاراستن و شکۆمەندی تاکەکان هاتوون نەتوانراوە لە ئەرزی واقعە لە عێراق و لە هەرێمی کوردستانی شاد جێ بکرێتەوە هەموو ئەمانە بەرمەبنای چی دەوترێت بەرمەبنای ئەو پێشەلکاریانە دەوترێت کە ئێمە بە دیاریکراوی لە ساڵی ڕابردووە لە مسمان کردووە بینیومانە بە نمونە ئەگەر بێت و ئێستا هەڵسەنگاندنێکی خێرا بۆ دەسەڵاتی جێبەجێکردن کەی لە هەرێمی کوردستانە لەسەر و هەمویانەوە ڕەوشی ئازادی ڕادەربڕین لەبارێکی ئاساییان نەبووە و بە پێچەوانەوە ئەوانەی کە تایبەتمەندن بە ڕەوشی ئازادی ڕادەبڕین وە هەموو ئەو بڕیار و ڕێنماییانەی و مامەڵەی دەسەڵاتی جێبەجێکردن لە ئاسی پێویستان نەبووە لە وەڵامدانەوەی پرسیار و تێبینیەکان و سەرنجەکانی هاوڵاتی و ڕۆژنامەنووسان و لە ئاسی دەسەڵاتی یاسادانانیش دەرچوونی یاساکان لە ئاسی لەسەر ئەساسی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ و ڕێکەوتنامە نێودەوڵەتەکانی تایبەت بە مافی مرۆڤ نەبووە بۆیە ئێمە ئەم ساڵێکی کا خەینە سەر ئەو مێژووی کە هەمانە کە پێ و دەوترێت حکومڕانی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە توانم بڵێم ساڵێکی کەی لە پێشێلکاری مافی مرۆڤ خەینە سەر ئەو مێژووی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە بەردەوام ساڵانە لەگەڵ ساڵیادکردنەوەی ئەم ڕۆژەیە ئێمە ژمارەی پێشێلکاریەکان لە هەڵکشانە بێت و تۆمارکردنی پێشێلکاریەکان لە بەرزبوونەوەیە دەبێت بۆیە ئێمە ومێ دەکەین کە دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستانە بەجددی بە مامەڵەکردنی لەسەر هەرسێ ئاستەکەیە پیاچونەوەی جددی هەبێت و اعتیباری تەواو بۆ هەم ئەو ڕێکەوتنامانە دابنێت کە لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە تایبەت بە مافی مرۆڤ دەردەچێت هەم ڕێز لەو واژۆیانە بگرێت کە خۆی لە دەقی یاساکانە دەرێکات لە چوارچێوەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و ڕازگۆ بێت لەگەڵ ئەو بانگەشانەی کە ئەیکات بەردەوام لە بڵاوبوونەوەی راپۆرتی پێشێلکاریەکانە لیژنەیەگەیە لە ئەنجومەنی وەزیران سەر بە دەسەڵاتی جێبەجێکردن کە بە ناوی وەڵامدەرەوەی راپۆرتە نێودەوڵەتەکان کە ئەمە بۆ خۆی جۆرێک لە عیبەیە لە هەرێمی کوردستان لیژنەیەک بەو ناوە هەبێ بەڵکو لەبری ئەوە باشتر لیژنەیەکە بێ بۆ بە دوواداچوون و جێبەجێکردنی ئەو پێشێلکاریانەی کە لە راپۆرتەن ناخۆی و نێودەوڵەتیەکانیشە بڵاو دەکرێتەوە کورتەی قسەکە ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان چۆن هەرسێ دەسەڵاتەکە بتوانرێت لە ساڵی داهاتووە ڕەوشی مافەکانی مرۆڤ باشتر بکات و دۆخی سزادراوان ڕاگیراوان ئازادی ڕادەربڕین ژنان و مناڵان دابینکردنی هەلی کار بۆ گەنجان هەموو ئەمانە کە لە چوارچێوەی مافەکانی مرۆڤان جێی دەبێتەوە حکوومەت کاری بۆ بکات و بتوانێت ژینگەیەکی لەباتر بۆ تاکەکانی کۆمەڵ و هەرێمی کوردستان دابین بکات.